بهزار حال خیندی خۆمان لەوێن دەرێت تەواو کرد ئێستا هاتینەوە ئەمە هەموو قەردارەکان پارەی خۆیان دەوێتەوە ئەو جە هەیە عیلاجی پێویستە هەیە ئەوەی پێویستە هاتینەوە یەکەم تشت شایستە داراییمان نەدرایتەوە ئیستیفادە ئەمە بە علم هاتینەوە ئیستیفادە لە علمە کەشمان نەکرایە پارەکەمان نادرێتەوە لە نفسی وقت ئەم پێویستیشم بە عیلاجیش یعنی نیتم عیلاجی خۆمی پێ بکەم حکوومەت نییە ئەشخاصە نازانم یعنی لێرە محاسبە نییە حکوومەت چێ ئەمنم ئەتووی ئەوە ئەگەر هەر کەسە لە جێی خۆی ئیشی خۆی بەڕێک و پێچی بەڕێوە ببە ئەو فەوزایە دروست نابی کاکنێ چیروان ئاگای لە منە ئاگای لێ ئەمە چ دەکەم دەبا ئەمن بە ئێمالی ئیش بکەم یەکە چیدی مەفروزە معاقبەی من بکاتن دەبا معاقبە هەبی لە وڵاتەی ئەو زە بزانە کو هەر کەسە بەڕێک و پێچی بەڕێوە دەچی ئەوە قسەی مدیرمە و مەسئولیشم لەسەر ئەو قسەیەکە دەلێم دەمەوێت بڵاوی بکەنەوە دەلێتە من لێرە ئەشخاص تەحەکوم دەکا دەمەوێت ئەوەی باش بزانێت و 5 ساڵ لە لێرە نی ئەو وڵاتە سیستەم نییە ئەشخاص تەحەکوم دەکا گوت هیچ جوابم نەداوە گوتم داخۆ لە خۆی قسان دەکا دەزانیت چ بە من دەلێ گوتم لە بۆت نییە بچی لە تەخەسوس خۆتیش بکەی گوتمەدی لۆ چ دکتۆرام تەواو کرد گوت تەخەسوس ناخۆلەکنە من ئەمن مدیرتم پێت بڵێم ڕۆ لە ئیستعلامات دەوام بکە دەبی بچی لەوێ دەوام بکەی چی مەکە مدیر عام برادەریتی بۆ جاری پێنجەمە خۆپیشاندانەکەین و بە شێوەی گروپات و تیمیش سەردانی وەزارەتی تعلیم عالی و ئەنجومەنی وەزیرانمان کردەوە وەکو گروپ بەنوێنەرایەتی زیاتر لە 100 کاندید ماوەی 3 ساڵە گەڕاینەوە لە زۆربەی وڵە وڵاتە پێشکەوتەکانی ئەوروپا عەقدێکمان لەگەڵ حکوومەتی هەرێم هەیە بەپێی ئەو عەقدە هەر خوێنکارە قوتابیەک یاخود دەرچووی تواناسازی توانی سەرکەوتن بەدەستبێنێ دەبی حکوومەتی هەرێمیش پابەند بێ بۆ کۆنتراکتە بە مستحقاتی ئەو کاندیدانە بەڵام بەداخەوە هەتا ئێستا مەجموعەکی زۆر گەڕایتەوە ئیستیفادەیان لەو زانستە کردووە کە توانیان محاولە ئەوەکەم بگەڕێنەوە کە گەڕانەوە کوردستان سوودی لێ بینن بەڵام بەداخەوە وەک پێویست حکوومەتی هەرێم هەتا ئێستا بەدەم ئەو کاندیدانەوە نهات